لەوانەکەی پێشوو سوکرات یەکەم لێکدژی ناو بۆچوونەکانی کالکتریسی دیاری کرد، ئەویش بەوەی کە زۆرینە مادام بەهێزترن ئەگەر یەک گیرادە ئاراستەیان کاوە ئەوان ڕێککەون لە تاکێکە لە هەمویان بەهێزترە بەدانەدانە، ئەو کاتە ئەگەر بنەماکە ئاوا بێ، یاسای سروشت ئاوا بێت لەگەڵ بەهێزەکان بێت و ڕەوایەتی بدا بە بەهێزەکان بۆی زاڵ من بەسەر لاوازەکانە، ئەو کاتە ئەگەر کۆمەڵێکی لاواز ڕێککەوتن ئەم ڕێککەوتنە بەهێزیان دەکات کەواتە یاسای سروشتیش ئەو کاتە سروشتیش لەگەڵیانە. بۆچی؟ چونکە بەوەی ئەم ڕێککەوتنەوە ئەوان بوون بە بەهێزتر لەوەی کە بەهێزتر بووە لە هەر یەک لەوان. ئەو کاتە لێکدژیەک دروست دەبێت لە تەسەورەکە، چونکە کالیکلی زووتویەتی ئەو تەسەورەی کە دەڵێ ستەمکاری ینی هەموو زاڵبوونێک ستەمکاریە و زاڵبوون شتێکی خراپە کە یاسایەکی سروشتیە، ئەوە قسەی لاوازەکانە وە قسەیەکە ڕێککەوتون لەسەری دژی بەهێزەکان و ئەمە دژی یاسای سروشتیشە. بەڵام یاسای سروشت ئەوە نازانێت کە ینی ئاوا بێ بڵێ تاکێکی بەهێز دانەدانەگەر لە کۆمەڵێک کەس کە دانەدانە لەوان بەهێزترە، مادام وەک تاک لەوان بەهێزترە، ئەگەر ئەوانیش ڕێککەون هێزیان بکەنەوە بە یەک، ئەوە هەر ئەم دەبێ زاڵ بێ بەسەرەوانە. بۆچی؟ چونکە بەپێی یاسای سروشت ئەم تاکە کە بەهێزترە لە هەر تاکێکی ئەوانەی کە کۆبوونەتەوە هێزی خۆیان یەک خستووە، بەپێی یاسای هێز لاوازترە. لەبەرەوەی یاسای هێز یاسایەکی جەبریە. هێز لە شوێنەکە زیاد بوو بە هەر جۆرێک زیاد بێ، ئیتر ئەوە گرنگ نییە بە هەر ینی چۆن زیاد بووە. کاتێک کۆمەڵە تاکی لاواز ڕێک دەکەون کە هێزەکەیان بکەنەوە بە یەک، ینی هێزیان بە یەک ئاراستە بەرن، یەک ئاراستە بدەن بە هێزیان ئەو هێزەی کە هەیەە، ئەو کاتە کە یەک ئاراستە ئەم هێزە وەریگرت، ئەوە ئەم هێزە دەبێتەوە بە یەک. فەرەزەن دابنێن دوو تۆپەتەیە بە شوێنیەکەون، ئەویان خۆی هێزێکی پێدراوە پاڵ بە شتێکەوە بنێ، ئەمەی پشتی ئەویش هێزێکی تایە پاڵ بەوەوە دەنێ، ئەوی تریش هێزێکی تایە. هێزی هەموو ئەمانە کۆ دەبێتەوە لە بەرامبەر ئەو هێزەی کە لە بەرامبەریانە. ینی ئەم کۆبوونەوەی هێزە ئیتر چۆن نییە، ئەوە لە ڕاستیە یاسای هێز ئەمە نازانی. یاسای هێز ئەوەیە هەر هێزێک زیاد بوو و ئاراستەیەکی وەرگرت، خی دەکرد لە 100 پارچە هێزی بچووک کۆبوو بوویەوە، بەڵام کە بە یەک ئاراستە ڕۆشت، ئەوە ئەو دانەیەی کە بەهێزترە لە هەر یەکە لەو پارچانە، ئەمە زاڵ دەبێ بەسەریە، چونکە ئەو دانەی کە بەهێزترە لەم پارچانە، ئەو کاتە ئاراستەکەی پێچەوانەی ئەمانە لەم ململانەیە ئەوی تر دەدۆڕێت. ئەمانە ئەم پارچانە کە هێزیان کردوێتەوە بە یەک لە ڕێگەی ئاراستەکردنیەوە زاڵ دەبێ بەسەرەوان، ئەوە کە لە هەر یەکە لەوان بەهێزترە. طبعاً ئەمە نیشانەی چییە؟ ئەگەر ئەمە ئاوا بێت بەهێزەکان یعنی بیریان کردوێتەوە لەوەی چۆن هێزەکەیان بکەنەوە بە یەک تاوەکو ئەوەی کە لە هەردانەیەکیان بەهێزترە نەتوانێت زاڵ بێ لەسەریان. ئەگەر بەپێی ئەمە بێهێزەکان زیرەکترن لە بەهێزەکە، دانە بەهێزەکان کارەیەکێکیان لە ڕووی هێزەوە لاوازترە لەو بەهێزەکە، لەوە زیرەکن کە توانیویانە کۆ ببنەوە و ڕێککەون کە هێزەکەیان بکەنەوە بە یەک، کەواتە لێرە زیرەکی دێتە پێشەوە.
طبعا ئەمەش لە قانونی سروش دەردەچێت دەبێتە چی دەبێتە اتفاق یعنی ئەوە بە سروشتی نییە ئەم پارچە هێزانە کۆ دەبنەوە ئەمە بە ئتیفاقە ئەمە ویستی دەوێت دەبێ ویست لێرە مداخەلە بکە و ئەم ویستانە کۆ دەبنەوە لەسەر ئەوەی کە ئەم یەک ویستە بێت ینی بۆ ئەوەی یەک ئاراستە ئەو هێزە یەک ئاراستە وەرگێ وەکو وایە لە کۆمەڵێک کەسێکی بەهێز دروستکەی کە یەک جسم و یەک ئیرادەی هەبێ نە کۆمەڵە ئیرادەی جیاواز کارێکیان هێزی خۆی بە ئاراستەیەکا بەرێ بزانین کالیکلیسی دەڵێ تەمان کالیکلیس لە بۆچوونەی خۆی پەشیمان دەبێتەوە کە وتوویەتی ئەوەی بەهێزە زاڵ دەبێ و ئەوەش کە زاڵ دەبێت چاکترینە لەکوێوە پەشیمان دەبێتەوە لەوێەوە کە یاریەک دەکات دەڵێ من مەبەستم لە هێز هێزی عەزەڵات نییە زانی چی دەڵێ کالیکلیس کە سوکرات ئەم لێک دژی ئاشکرا دەکا ئاوا قسە دەکا ئەوە لەسەر قسە پێوتنی سوکرات بەردەوام دەبێنی گاڵتەی پێ دەکا ئەڵێ بەڕاستی ئەم پیاوە بە جەماعەت دەڵێ کە ینی ئەسکرات بە جەماوەرەکە دەڵێ بەڕاستی ئەم پیاوە لە وتنی شتی هیچ و پوچ دەمین ڕاناوەستێ ئەنە خەریکی قسەی پڕپوچە باشە سوکرات تۆ شەرم ناکەی چاودێری هەڵی قسەکردنی ئەو کەسە دەکەی کە گفتوگۆ لەگەڵ دەکات یعنی ئەمە چییە ینی تۆ لە ناو گفتوگووە کەسێکی ئەخلاقیاتی گفتوگۆت بەزاندووە دەکەیت و گەر وشەیەک لە بری وشەیەکی تر بەکاربێنێ دنیای لێ دێنیتەوە یەک و وا دەزانی بەسەریدا سەرکەوتویت تەمەنەمە لۆجیکی ئەمە بیرکردنەوەی سۆفستاییەکانە بۆچی چونکە ئەوان وا دەزانن گفتوگۆ بۆ برنەوەیە و ئەو لێکدژێش کە لێکدژێ لە ناو فکرەکانە نەک لە ناو وشەکانە ئەو دێت دەڵێ چی دەڵێەوە لە وشەکانە وشەیەک لە بری وشەیەک بەکاربێنێ ئەمە کەی مشکلەیە گرنگ فکرەکەیە لە کاتێکا لێکدژیەکە لەکوێیە لە ناو فکرەکایە ئەڵێ تۆ دێیت ینی مامەڵەی تەمەنەم سۆفستایەکان خۆیان وا دەکەن یعنی تەرکیزت لەسەر ئەو گوتنانەیە وتراوەکانە لە ناو وتراوەکانە لێکدژیەکە دەدۆزیتەوە لە کاتێکا سوکرات ئەسڵەن تەرکیزی لەسەر وتراوەکان نییە تەرکیزی لەسەر فکرەکانە کە وتراوەکان دەیڵێن بەس ئەم دەیەوێت چی بکاش ئیشەکەی وا لێ بکە ینی جەماوەرەکە بخەڵەتێنە بڵێ ئەمان لێکدژیە و دۆزیوێتەوە تەنها لە چیایە لێکدژیەکە لە ڕواڵەتی شتەکە لێکدژەوەنا فکر ئەساسیەکە هەر خۆی ڕاستە و لێکدژیتیانی بەڵام لە ڕێگەی ئەمەوە چی دەکا دەستکاری فکرە ئەساسیەکەی دەکا ینی جەماوەرەکە ئەوە نیشانی جەماوەرەکە دەدا کە ئەم لێکدژیە لە ڕواڵەتایە بەڵام دێت چی دەکا لە تەرحکردنەوەی جارێکی ترە فکرەکە دەستکاری دەکا بۆچی چونکە خۆی لێکدژیەکە لە فکرەکەی ئەو دێ فکرەکە دەستکاری دەکا بەڵام بە خەڵک دەڵێ لێکدژیەکەی کە سوکرات دۆزیوێتەوە لە چیایە لە وشەکانایە ینی ئەمە لەسەر فێڵکردن ئەو فێڵکردنەی کە هەیە لە جەماوەر ناوەستێ ئەو بەردەوامە لە لایەکەوە وێنەی سوکرات دەکێشێ وەک خۆی وەک سۆفستاییەک کە ئیشی تەنها لە ڕواڵەتی شتەکانە لێکدژیەکە دەبینێت و ئەمە دەیەوێن کات وەکو بڵێ مۆزوعەکەی ئەوەیە بە هەر وەسیلەیەکی دەستکەوێت بەس ئەوەی کە خەڵکەکە بزانێک لە قسەکردە ئەم قسە زاڵوە بەسەرەویترا ئەو مەبەستی ئەوەیە لە کاتێکا ئەمە مەبەستی وتاربێژەکان و سۆفستاییەکانە هەلێرەوە وێنەی سوکرات ناشرین دەکا سوکرات تعریف دەکاتەوە وەکو سۆفستاییەک لە لایەکی تریشەوە دێ چی دەکا کە دەیەوێت فکرەکەی تەرحکاتەوە جارێکی تر دەستکاری فکرەکەی دەکا ینی ئەوەی کە وتوویەتی ئەوەی کە لە ڕێگەی وشەکانەوە دەیڵێ دەیگۆڕێ بە شتێکی تر چکەوەی لە ڕێگەی وشەکانەوە دەیڵێ فکرەکە چییە ئەوەی بەهێز بێت چاکە ئەوەی لاواز بێ خراپە لەبەر ئەوەی بەهێز بێ حەقی ئەوەی هەیە زاڵ بێ بەسەر ئەوەی کە لاوازە و حەقی ئەوەی هەیە حکمی بکە و حەقی ئەوەی هەیە ئەوەی هەیەتی بەی خۆی بزانێ ئەڵێ من تەنها دووشم لە بریاوە یەکتر بەکارێناوەتەوە ئەمەرایەت بۆ ناوەتەوە وا دەزانی تر سەرکەوتویت لە قسەکردنەکەتا ئەمە تەنها شتێکە تۆ گەورەت کردووە
تۆ دەزانی من هەر لە خۆمەوە زاڵترین و چاکترین بە ئامانش دادەنێم بە ئامانشتمدا ناوە جام نەکردوونەتەوە بەڵام دێ لێرە چی دەکا زاڵترین ئەوەی زاڵترینە کە لە ڕێگەی هێزەوە زاڵترینە دەستکاری دەکا هێزەکە لا دەبا شتێکی تر دەخاتە شوێنی ئەڵێ باشە ئەی من چەند جارێک ئەوم دووپات نەکردەوە کە چاکترین و زاڵترینە مەوزۆی هێزەکەی وەلا ناوە تەنها زاڵیەتیەکەی وەرگرتووە چاکترین و زاڵترین هەمان مانایان هەیە بەڵام بە دوو شەی جیاواز وتراون باشە تۆ وا دەزانی ئەلێرا تەرحەکەی خۆی دەکا ئەو فکرەکە دەستکاری دەکا نانی هێزەکە دەگۆڕێ بۆ شتێکی تر باشە تۆ وا دەزانی کەسانێکی کۆیلە یا زۆرینەیەک لە خەڵک کە جگەل لە هێزی بازوو هیچی تریان نییە گەر هاوڕابوون لەسەر کۆمەڵە قسەیەک منە قسانەی بە یاسا دەزانم ئەلێرا هێز دەگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە پێشتر بە لاواز ناوی بردووە هەڵێ ئەوان هێزی بازوویان هەیە تۆ دەزانی ئەوانەیە کە هێزی بازوویان هەیە پێکەوە لەسەر قسەیەک اتفاقی کرد من ئەوەم ناوناوە یاسا تەمەنە و یاسایی کە وتمان عورفیە ئایا ئەوم بە یاسای دەزانم ئەمە سێر یاریەکەیە بە وردی دیارە لێرایانی لێرە یەکسەر لە پێشەوە ئەوانەی کە یاساکە دادەنێن زۆرینەکە زۆرینە لاوازەکە بە لاواز ناویان دەبا ئەی لاواز لە ڕوویەوە لە ڕووی هێزی بازووەوە یعنی ئەوان لە بازووە هەر دانەیەکیان لەوانە کە ڕوبەڕووی ئەم بەهێزە دەبێتەوە شکست دێنێ لە چیا شکست دێنێ لە هێزی بازووە بەڵام بۆ ئەوەی ئەمانە سەرکەون چی دەکەن ڕێک دەکەون هێزەکەی خۆیان کۆ دەکەنەوە ینی چی ینی ئەمان لە ئەسرا لاوازترن لە بەهێزەکە لە هێزی بازووە وەکو فکرەکەی کە سەرەتا تەرحی دەکات بەڵام کە سوکرات دێ ئەمە هەڵدەوەشێنێتەوە ئەو یەکسەر دێ چی دەکات دەستکاری دەکات دەڵێ من مەبەستم لەوانەی کە زاڵ دەبن ئەوانە نین کە بەهێزی بازوو بەهێزترن بزانین ئەوانەی کە زاڵ دەبن چین لە کاتێکامە دەستکاریکردنی بنەماکەیە چونکە ئەو لەسەر ئەساسی هێز زاڵیەتەکەشی داناوە چاکیەکەشی داناوە ینی ئەوەی بەهێزە زاڵ دەبێت و ئەوەی زاڵ دەبێت چاکە ینی چی ئەو ئەساسەیە کە ئەوانیتی لەسەر دامەزاوە هێزەکە ئەو نایە دەستکاری زاڵیەتیەکە و چاکیەکە بکە دێت دەستکاری بنەماکە دەکا لە کاتێکا بنەماکە دەستکاری کرد تۆ ینی چی ینی هەر لە ئەسڵا فکرەکەی کە هەتا تەرحەت کردو هەموو هەڵۆشاندوێتەوە بزانین چی دەخاتە شوێنی سوکراتیش تەبان ڕێگەی بۆ خۆش دەکا ڕێگەی لێ ناگرێت لەوەی کە ئەو ئەساسەکە دەستکاری کا و شتێکی تر بێنێ لە جاتی هێز شتێکی تر بێنێ بیخاتە شوێنی ڕێگەی بۆ خۆش دەکا ینی ئازادی دەکات لەوەی کە بڕوا بەردەوام بێت سوکرات دەڵێ کالیکلیسی زانە ئەمە بۆ چوونی تۆیە ینی من نەمزانیوە تۆ مەبەستت لە زاڵیەتی هێز نییە زاڵیەتی بازوو نییە یعنی زاڵیەتی نییە بە بازوو کالیکلیسیش دەڵێ بە دڵنیاییەوە یعنی ئەمە وەکو ئەوە وابێ کە دەڵێ بە دڵنیایی وەکو ئەوە وابێ سوکراتی خەڵەتان دەبێ یعنی وا لە سوکرات بکە کە واز لەوە بێنێ لەویا یەخەی بەردە وە سوکراتیش گێلە واز دێنێ لەویا لەگەڵ ئەو دەڕوا ئەمیش دەیەوێ سوکراتیش دەوێت ڕێگەی بۆ خۆشکە ئەوەی لە توانایە هەیە بۆ ساکردەوەی فکرەکە بەرامبەری ڕانەوەستێت تاوەکو خۆی ساغی کاتەوە ینی واری بۆ دەرەخسێنێ پێچەوانەی ئەوەی کە بیکاتە هەرا لە سەری و بڵێتەوە ئەوە دووتوە و لەبەرەوە لێرە مناقەشەکە کۆتایی پێدێنین و چونکە تۆ پەشیمان بوویتەوە و پێشتر وتتەوە هێزە و زاڵیەتی بەهێز زاڵیەتیەکە دروست دەبێ و نا واناڵێ من لە ڕاستیا دیارە بە غەڵەت لە مەبەستەکەی تۆ تێگەیشتوم مادام تۆ خۆت دەڵێ زاڵیەتی بەهێزدانانێم ئەی باشە زاڵیەتی لە چێوەیە سوکرات دەڵێ باشە کالیکلیسی ئازیز
بەڕاستی من وا تێگەیشتم مەبەستت لە زاڵترین ئەوەیە کە بەهێزترینە. ئەمەی کەوتت وام لێ دەکا زیاتر حەز بکەم ڕای تۆ بەڕوونی بزانم. یعنی مادام من غەڵەت تێگەیشتم کە بەهێزترین زاڵترینە، دیارە شتێکی تر زاڵترینە، من لی تێ نەگەیشتوم و تۆ بە وشەی بەهێزت بۆ بەکارێناوە، با بزانین چییە. من حەز دەکەم بزانم ئەوە چییە، ینی کە تۆ بە سەرچاوی زاڵیەتی دەزانی، بە بنەمای دەزانی بۆ زاڵ بم. ئەوە ئێستا ڕۆشنە بۆ من کە تۆ پێت وانیە کەسێک باشترە لە کەسێکی تر چونکە بەهێزترە، یان کۆیلەکەت باشترە لە تۆ چونکە بەهێزترە لە تۆ، ینی بەهێزی بازوو. لەبەر ئەوەی لای تۆ وشەی باشتر هەمان مانای وشەی بەهێزتر ناگەیەنی، بۆیە دەبێت سەر لە نوێ دەست بە باسکردنی مەسەلەکە بکەینەوە. بۆچی؟ چونکە ئەگەر وابێ من دیارە هەر لە ئەساسەوە غەڵەت لە بنەمای بۆ چوونەکەی تۆ تێگەیشتوم، بۆیە دەبێت لە ئەوەڵەوە جارێکی تر دەست پێ بکەینەوە، تۆ دەبێت بۆ چوونەکەی خۆت تەڕحکەی ئەو ئەساسەمان پێ بڵێ کە چاکی لەسەری وەستاوە، کە پێشتر بەهێزی بوو، ئێستا دەبێت شتێکی تر بێ. بۆیە دەبێت سەر لە نوێ دەست بە باسکردین مەسەلەکە بکەینەوە. باشە ئێستا پێم بڵێ مەبەستت لە باشتر چییە؟ بەڵام تکایە لە گەیاندنی ئامۆژگاریەکان تا نەرم بە، تا لە وەرگرتنیان تووشی پچران نەیە. کالیکلیسیش دەڵێ، چونکە فعلەن کالیکلی زۆر توندە، ئەوە تا لە سەرتاوە دەڵێ ئەم قسە پڕپوچانە چییە دەیکەیت، ئەویشەوەی پێ دەڵێت تۆ قەرارە ئامۆژگاری من بکەیت، چونکە ئامۆژگاری منت کرد پێشتر کە تۆ سوکرات ئەم شتانە پێوەی خەریکی شتە مناڵانانە چییە، تۆ کەسێکی باشی، تۆ شیاوی ئەوە نیت خەریکیەوە بی، هی ئەوەی خەریکی ئەم زانستەی ئێمە بیت، هی ئەوەی کە تۆ ببیتە کەسێکی دەسەڵاتدار لە ناوەستی نابیتە خاوەنی سەرۆت و سامانێکی باش. کالیکلیس دەڵێ سوکرات تۆ گاڵتەم پێ دەکەیت، ینی ئەم قسەی پێ دەڵێ سوکراتی ژناڵێ، بەس ئەم شتانەگەیە بۆی ڕوون دەکاتەوە تۆ خۆت ئامۆژگاری منت کردووە، ئاگار لەوەیە کە ئامۆژگاریت کردووم. کەسێک ئامۆژگاری کەسێکپان نابێ ئاوا قسەی لەگەڵ بکات، دەبێت فعلەن ئەگەر تۆ دڵسۆزی منی نابێ ئاوا قسەم پێ بڵێ، دەبێت بە نەرمی لەگەڵ ما بجوڵیتەوە تاوەکو منیش ئامۆژگاریەکانە وەرگرم. سوکرات دەڵێ ناکالیکلیس وا بیر مەکەرەوە، سوێن بە زیتۆس کە تۆ بۆ گاڵتەکردن بە من شوویتە ناو بەرگەکەیەوە، من گاڵتە بە تۆ ناکەم و هەر دەمەوێت بزانم لای تۆ ئەوانە کێن کە باشترین. تاوان زیتۆسەوە لە پێشترا باسی دەکا ئەوەی کە دەڵێ من ئەو ئامۆژگاریەی زیتۆس کە بۆ براکەی دەیکا ئامۆژگاری دەدا بە براکەی، من ئەو ئامۆژگاریە بە تۆ دەدەم. تاوان حکایەتی زیتۆس و براکەی دیارە لە یەکێک لە حکایەتەکانی یۆربیتسا هەیە، باسی دوو برا دەکا، یەکێکیان خەریکی هونەر و ئەوانەیە، ئەوی تریشان خەریکی پارە کۆکردنەوە و ئەو شتانەیە. مەوزوعی ئەوەی کە ینی وەکو کالیکلیس و کالیکلیس دێ خۆی دەخاتە ناو ئەو برایی کە خەریکی دنیا و پارە ئەوانەیە، وەسکراتیش دەخاتە ناو ئەوەیان کە خەریکی هونەر و متەم نیە بە پارە و ئەوانە، متەمە بە بارەمەندی و فەزیلەتەکان. ئەڵێ من قسەی ئەوەیانت پێ دەڵێم کە واز لەو ئیشانە بێنەوە، ئیشانە هیچی تیا بەسەر نییە، نا پارەیەکی باشت دەست دەکەوێت، نە ناوبانگ دەردەکەی، نە دەسەڵاتت دەست دەکەوێت، ئەوە کەی ئیشەکە تۆ دەیکەیت. جا تەمان ئەم قسانە بە سوکرات دەڵێ، سوکراتیش بیری دێنێتەوە، ئەڵێ تۆ بووی بە زیتۆس لە من ئەو ئامۆژگاریانەی زیتۆس کە منت کرد بە براکەی، ئەڵێ من سوێن بە زیتۆس دەخۆم، ینی بەوەی کە تۆ بووی بە و کە تۆ بۆ گاڵتەکردن بە من چوویتە ناو بەرگەکەیەوە، نەک ینی بۆ ئامۆژگاری، ینی کالیکلیس بزانە من هوشیارم بەوەی تۆ گاڵتەم پێ دەکەیت. ینی لێرە ئەوە دەڵێ، ینی وان نەزانی کە من گێلم، بەس من دەمەوێت پێکەوە فعلەن گفتوگۆکە بکەین بگەینە ڕاستی شتەکە. ئەڵێ من لەما گاڵتە ناکەم، تۆ گاڵتە دەکەیت، من گاڵتە ناکەم کاتێم قسانە دەکەم، هەر دەمەوێت بزانم لای تۆ ئەوانە کێن کە باشترینە، پێم بڵێ ئەگەر بەهێزەکان نین کێن ئەوان،
کالیکلیسیش وەڵام دەداتەوە تەمەنەوانەی باشترینن ئەو دەڵێ بەهێزەکان باشترینن ئەم جارە دەڵێ چی ئەڵێ ئەوانم کە شایستەترن تەمەنەوانەی شایستەترن هەر هیچ ناگەیەنی ینی وەکو بڵێ ئەوەی شایستەیە زاڵە و ئەوەی زاڵە چاکە ینی شایستە نابێتەوە بنەمایە بۆچی چونکە شایستە ینی خاصێتە شتێکە کە ئەو کەسە شایستەی ئەو شتەیە بەهایە دەدرێ بە شتەکە ینی دەبێ شتەکە هەبێت تا بەهاکەی پێ بدرێ بەهاکە پێش ناکەوێت بەسەر شتەکە ینی دەبێت بەهێز بێت تا شایستەی زاڵبوون بێت دەبێت زاڵ ببێت تا شایستەی ئەوە بێت چاک بێت بەزەو دێت دەڵێ ئەوەیە کە شایستەیە ئەوەیە کە لە ناو خەڵکە وەکو بڵێ ڕێزی هەیە و بەهای پێدەدرێ ئەی ئەوەی کە بەهای پێدەدرێت لە لای خەڵکە لەکوێوە بەهای پێدەدرێت چییە تا ئەو بەهایی پێ بدرێت لەبەرەوە بەهاکە خۆی نابێتە بنەما بۆ ئەوانی تر بەهاکە خۆی بنەمایەکی هەیە تۆ دەبێت ئەو بنەمایە باسکەیت لەبەرەوە سوکرات پێ دەڵێ باشە تۆ هەست ناکەیتەوە تەنها قسەیەکە بەبێ ئەوەی مەبەستەکەیت گەیان دەبێت ئەنی تۆ قسەیە ئەم قسەیە کە فرەت داوە هەر دەتەوێت فعلەن یاری بکەیت تۆ لە ڕێگەی ئەمەوە دەتەوێت چیم پێ بڵیت دەتەوێت پێم بڵیت تەمان ئەم قسەیە دەکا قسەکە هیچی تیان نییە بەڵام سوکرات یارمەتی دەدا ینی یارمەتی دەدا ئەو شتەی کە خۆشی باش ناتوانێت بیخاتە شوێنی بەهێزیەکە بیێنە بیکاتە بنەما هەر خۆی ڕێگەی بۆ خۆش دەکات یان لە جاتیەوەی ڕێگەی لێ بەگرێ و سەرکۆنەی بکە چی دەکا ڕێ بۆ خۆش دەکات تاوەکو ئەوەی لە بیرکردنەوەیە هەیە بیڵێ ینی کەشێکی ئازادی بۆ دەڕەخسێنێ بە پێچەوانی کالیکلیسەوە کە بەردەوام دەیەوێت سوکرات وا لێ بکە ئەوەی کە هەیە نەیڵێت بزانە چی دەڵێ سوکرات تەمان سوکرات خۆیش شتەکەی پیشان دەدا دواترەوەیش دەڵێ وایە دەڵێ دەتەوێت پێم بڵێ ئەوانەی کە تۆ بە باشترین و بەزاڵترینیان دەزانی ئەوانن کە زاناترن یان ئەوانە نین ینی شایستەتر قسەیەکی بێمانایە شتێکی تر بن دەبێوانە ئەگەر زاڵ بەهێزتر نەبن دەبێت شتێکی تر بن ئایا ئەوانن کە زاناترن یەکسەر کالیکلیسیش دەڵێ چی وەکو وا بێ شتێک بێ بیری چوو بێتەوە ئاڵێ بە حەقی زیۆ سوکراتنی شەر مەبەستم لەو کەسانەیە ینی ئەوانەی کە زاناترن ینی سوکرات خۆی ڕێگەی بۆ خۆش دەکا کە ئەو فکرانەی لە ناو خەیاڵیا هەیە بیڵێ چونکە ئەو کاتێت لەو شوێنەوە سێر دەکات سوکرات لەو شوێنەوە کە کالیکلیس سێری شتەکان دەکات ئەویش دەتوانێت سەیری ئەو شتانە بکە وە بیان بینێ وە دەزانێت کالیکلیس لەکوێوە شتەکان دێنی بەڵام کالیکلیس نازانێت سوکرات لەکوێوە شتەکان ینی دێت دەولێک ژیانە دیاری دەکات ئەمە مشکلەی کالیکلیسە لە کاتێکە کالیکلیس وا تەسەوەر دەکات لەبەرەوە وەکو سۆفستاییەک سەری سوکرات دەکات وا تەسەوەر دەکات سڕەکەی دۆزیوەتەوە نێنەکەی دۆزیوەتەوە نێنەکەشەوە بوو کە ئەلاساسە و کەسانێک کە لە ڕوانگەی سروشتەوە تاریفی شتێک دەکەن ئەو دەیانباتە ناو هینەوە عادەتەوە ئەوانش لە عادەتەوە قسە دەکەن دەیانێنێتەوە بۆ ناو سروشتم یاریان پێ دەکات بەڵام کێشێکی کالیکلیسەوەیە هەر لە سەرتاوەیە لەبەرەوەی ئەو وەکو خۆی دەیبینێ نەک وەکو ینی وەکو خۆی دەیبینێ نەک وەکو سوکرات خۆی چۆنە ئاوا نایبینێ بەس سوکرات کالیکلیس وەکو خۆی دەبینێ ینی وەکو کالیکلیس دەیبینێ نەک وەکو خۆی مەبەستم خۆی نییە ینی سوکرات کالیکلیس وەک کالیکلیس دەبینێ بەڵام کالیکلیس سوکرات وەک سوکرات نابینێ سوکرات وەک کالیکلیس دەبینێ وەک سۆفستاییەکی وەک خۆی دەیبینێ لەبەر ئەوە بە غەڵەتی دەیبینێ بۆچی چونکە دەیەوێت ناشرینیکە نایەوێت بیناسێ دەیەوێت ناشرینیکە لەبەرەوە بە غەڵەتی دەیبینێ لێرەوەیە کێشەکەی کالیکلیس لێرەوە دروست دەبێت لێرەوەیە ئیتر سوکرات بوون دەبێت لە لای ئەمەیە ینی کێشەکە لەرایە ئێمە شتێک نەیزانی و نەیناسین تەسەورێکی هەڵەی بۆ دروستکەین و ئێمە بەردەوام تێ دەکەوین لە بەرامبەر ئەو شتە بەڵام سوکرات ئەو دەناسێ ئەو سوکرات ناناسێ بەڵام وا دەزانێ دەیناسێ ئەمە تەمان هەر دەگەڕێتەوە بۆ بنەما سوکراتی کە هەیە جاهل ئەوەیە کە وا دەزانێ و نازانێ بەڵام
ئەوەی کە دانایە ئەوەیە کە دەزانێت کە نازانی، ینی لە نەزانیەکەی خۆی ڕناکە لەبەرەوە ڕناکە فعلەن ئەم لەبەرەوەی کە هەست دەزانێت نازانێ هەڵ دەدا بزانێ. بەڵام کاری کریس لەبەرەوە وا دەزانێت کە سوکرات ئەوەیە کەوا دەزانێت ئەوەیە لە کاتێکا سوکرات ئەوە نییە ئیتر ناگەڕێ بە شوێنەوە بزانێ ئەرێ سوکرات چییە، ینی ناچێتە ناو بیرکردنەوەی سوکراتەوە و نایەوێت بزانێت سوکرات لەکوێوە بیر دەکاتەوە. بەڵام سوکرات دەزانێت کالیکلیس لەکوێوە بیر دەکاتەوە. هەر لەبەرەوەیە ئەو شتەی کە کالیکلیس بیری دەیەوێت بیری لێ بکاتەوە بێنێ بەل لەوەی بێنە سوکرات چی دەکات؟ سوکرات یارمەتی دەدا دەڵێ ئەویش بێنە، ینی کارتەکەی کالیکلیس چیە؟ کارتێکی مەکشوفە، ینی بە ئاشکرایە. بۆچی؟ چونکە بیرکردنەوە بە عەقڵیەتی کالیکلیسی بیرکردنەوەیکی ئاسانە، ینی بیرکردنەوەیەکە هەموو کەسێک پێی دەوێرێ. بۆچی؟ چونکە ئەم بیرکردنەوەیە بیرکردنەوە نییە بۆ ئەوەی ئێمە حەقەتی شتێک بزانین، بیرکردنەوەیە بۆ ئەوەی چۆن قەناعەت بە یەکێک بکەین لەسەر شتێکە گە شتەکە ژاوانە بێت. ینی بیر دەکەینەوە چۆن بەرامبەرەکەمان بەو شێوازە بخەڵەتێنین کە لە قازانجی ئێمایە. یعنی ئەم فێڵ و تەڵەکەیە منداڵەکانیش دەزانن فێڵ بکەن، بەس گەڕان بە شوێن حەقیقەتی شتەکان ئەمە سەختە، ئەمە ڕێگاکەی سەختە. ئیتر کالیکلیسیش دەڵێ باقی زیوە سوکرات منی شەرمە بەستم لەو کەسانەیە، ینی ئەوانەی کە زاناترن. زانی سوکرات چی دەڵێ؟ سوکرات دەڵێ پێم وایە بۆ چوونی تۆ ئەوە بێت تاکە مرۆڤێکی عاقڵ بەتواناترە لە هەزارە کەس کە عەقڵیان بە شتەکان ناشکێن. ینی لێرە عەقڵ زیرەکی تەبەن، عەقڵ لێرە بە مانای زیرەکی دێت. جێگەی چی دەگرێتەوە؟ جێگەی هێز دەگرێتەوە. لێرە عەقڵ ینی لای سوکرات تەبەن معنایەکی هەیە، لای کالیکلیس معنایەکی هەیە. لای سوکرات ڕەبتی بە هونەرەکانەوە هەیە، فەرزان پزیشکی، ئەندازیاری، ئەوانەی کە زانان لەو مەجالانە دەزانن. عاقڵی لێرە لای سوکرات پەیوەندی بەمەوە هەیە. بەڵام تەبەن عاقڵی لای کالیکلیس عیبارەتە لە زیرەکی. زیرەکی ئەوە نییە کە تۆ حەقەتی شتەکان بزانی، ئەوەیە تۆ زیرەکی دەزانی چۆن مامەڵە بکەی، چۆن دەوروبەرەکەت بەو ئاراستە ئاراستێکی کە دەتەوێت. ینی زیرەکی شتێکی ترە، زیرەکی حەقیقەت ناخوازێ. کە دەڵێن کەسێک زیرەکە ینی لێزانە، ڕەبتی بە زانینەوە نیە، ڕەبتی بە لێزانینەوە هەیە. ئەوە تەبەن لە کۆرسەکەی پێشوو باسمان کرد لێزانین لەگەڵ زانین چییە، ئەوانەی کە لێزانن لەگەڵ ئەوانەی کە دەزانن فەرقیان چییە. تەبەن سۆفستایەکان لێزانن نەک زانان. ئەڵێ بۆیە ئەو حەقی ئەوەی هەیە فەرمانڕەوایەتی ئەوان بکات و ئەوانیش دەبێت ملکەچی فەرمانەکانی ئەو بن. ینی ئەوەی کە عاقڵە ئەوە بەهێزترە، بەتواناترە لە هەزارەها کەس. کەسێکی عاقڵ لە هەزارەها کەس بەتواناترە، لەبەرەوە دەبێت ئەو هەزارەها کەسە چی بکەن؟ قبولی حکمی عاقڵەکە بکەن و ئەو هەرچی ود ئەمانیشەوە جێبەجێ بکەن. ئەڵێ دیارە تۆم مەبەست ئەوەندەی من تێگەیشتبم مەبەستت لە بەهێزترین عاقڵترینە، ینی عاقڵترین مەبەستت لە هێزی بازوو نییە، مەبەستت لەوەیە کە عاقڵتر بێت لەوانی تر، وام عەقڵی بە شتانێک دەشکێ زۆرینەی خەڵک عەقڵی بەوە ناشکێت. لەبەرەوە دەبێت ئەم زۆرینەیە شوێنی ئەو عاقڵە بکەون. لەوە دەچێت تۆ پێت وابێت ئەوەش فەرمانڕەوایی دەکات، ئەوە بەشی لە هەمووان زیاترە. یعنی کابرای عاقڵ فەرمانڕەوایی دەبێ ئەوانی تر بکە حەسەب تەبەنەمە. ینی کالیکلیس تۆ پێت وایە نەک سوکرات دەمە دەڵێ. ینی کالیکلیس ئەوەندەی من تێگەیشتمم لە تۆ دەتەوێت بڵێ کەسێکی عاقڵ لە هەزار کەس کە عەقڵیان عاقڵ نین بەتواناترە و بەهێزترە، بۆیە دەبێ ئەمانە شوێنی عاقڵەکە بکەون. مادام دەبێ عاقڵەکە فەرمانڕەوایەتیان بکە، مادام عاقڵەکەش فەرمانڕەوایەتیان دەکا دەبێ ئەو شتانەی کە دەست دەکەون دەستیان دەکەوێت ئەو بەشی هەرە زۆری شتەکان بۆ خۆی بەرێت.
یعنی لە هەمووان بەشی زیاتر بێت چونکە فەرمان ڕەوایە دەبێت بەشەکەشی لە هەمووان زیاتر بێ ینی ئەوەی کە حکم دەکا دەبێت لە هەمووی زیاتری هەبێت بۆچی چونکە حکم دەکات ینی لێرە فەرمان ڕەوایی بەسراوە بەچیەوە بە موڵکیەتەوە ئەوەی فەرمان ڕەوایە دەبێت موڵکی لە هەموو ئەوانی تر زیاتر بێ یان ڕەوایەتی دانە بەوەی فەرمان ڕەواکان موڵکیان دەبێت لە ژێردەستەکانیان زیاتر بێت من لە ڕاستیدا خەیاڵم لای ئەو وشانە نییە کە تۆ بەکاریان دێنی ئەمە تامان لێرە خۆی سوکراتەوە دەڵێەوەی کە پێشتر باسم کرد کە سوکرات خەیاڵی لای وشەکان نییە بیل لە فکرەکە دەکاتەوە بنەمای ئەو بیرکردنەوەیە ئەمە لەوە دەڵێم کە خۆت پێشتر وتت دەکرێت کەسێک بەسەر هەزارا کەسدا زاڵ دەبێت تامان ئەو نمونونەکەی هەرقلی هێنایەوە هەرقلیش ئەوەی کە لەناو حکایەتەکان هەیە لە ڕێگەی هێزی بازووە زاڵ دەبێت بەس لێرە ئیتر شتەکەی گۆڕی بەچی بە عەقڵ کالیکلیس بە دڵنیایەوە منیشە دەمەوێت ئەوە بڵێم لە ڕاستیدا بە پێی سروشت وا دەبینم ئەوەی کە باشتر و عاقڵترە زاڵ دەبێت بەسەر ئەوانەدا کە هیچیان لەباردا نییە و زۆرترین دەستکەوتیش بەدەستێن تابان کە تۆ لێرە وتت عاقڵتر ئیتر سروشت دەچێتە ئەو لاوە دەبەرەوە عەقڵ شتێکە و سروشت شتێکی ترە یعنی هیچ کەسێ بە سروشت ئەندازیار نییە بە تەبیعەت دەبێ ببێ بە ئەندازیار ئەوەی کە دەیکا بە ئەندازیار عەقڵە مەیمونێک بۆ نابێ بە ئەندازیار چونکە عەقڵ لەناو ئەوە وجودی نییە بۆیە نابێ بە ئەندازیار بۆیە نابێ بە پزیشک بۆیە نابێ بە فلان ئەی لێرە ئەو چی کرد عەقڵی خستە شوێنی چی سروشت بەڵام هەر عینی لە عینی کاتیشا دەڵێ سروش قانونی سروش وایە کە عاقڵەکان فەرمان ڕەوایی یعنی ئەم گوێ نادا بەوەی کە ئەو ئەساسەی قسەی لەسەر دەکا چییە چی نییە ئەرێ ئەوە ئەساسە دەمێنێتەوە نامێنێتەوە گرنگەوەیە شتەکە بڕوە هەنی وەزعەکە بڕوە ئیتر هەر جۆرێ دەڕوا ئەوە مشکلە نییە لەبەرەوە ئەتیادی لەگەڵ وەزعەکە دەڕوا و دەڵێ لە ڕاستیدا بە پێی سروشت وا دەبینم ئەوەی کە باشتر و عاقڵترە زاڵ دەبێت بەسەر ئەوانەدا کە هیچیان لەباردا نییە و لێرە باشترەکە تەمان کەوتۆتە پێشەوە لە کاتێکە لە دوای زاڵێتێکە باشترەکە دێت زۆرترین دەستکەوتەکانیش بەدەست دەیانن بۆ ئەوان دەبێت ینی سوکرات ئال لێرەدا بۆستە چۆن دەتوانیت وەڵامی ئەم پرسیارەم بدەیتەوە وا دابنێ ئێمە چۆن لێرە لە یەک شوێن کۆبووینەتەوە ئاوا لە شوێنێک کۆبووینەتەوە و خەڵکێکی زۆریشی خواردن خواردنەوەیەکی زۆرمان هەیە جگە لەوەش لەناو ئێمەدا خەڵکی جۆرا و جۆرە چۆن کەسانێکمان هەن لاوازن ئاوا کەسانێکی بەهێزیشمان هەن یعنی تەمان لێرە لاوازی جەستەیە یعنی کۆمەڵە خەڵک پێکەوەن کەوتونەتە شوێنێ لە دەوروبەرەکەیان دابراون بەڵام خۆراکێکی زۆریان پێیە و لەناو ئەمانە خەڵکێکەیە بەهێزە خەڵکێکیشەیە لاوازە لە ڕووی هێزی بازووەوە هەر لەناو ئێمەدا پزیشکەیە کە بۆی پیشەکەیەوە لە مەسەلەی پزیشکیدا لە هەمومان باشتر لەو مەسەلانە دەزانێت بەڵام بە سروشت لە هەندێکمان بەهێزترە و لە هەندێکمان لاوەسترە تەوان لە ڕووی هێزی بازووەوە بەڵام چییە؟ بەڵام ئەو پزیشکە لە مەوزوعی تەندروستی و نەخۆشی و ئەوانە ئەو چییە؟ ئەو لە هەمومان باشترە ئەوەی تر لێرە عەقڵ دەوەسترێ بە چیەوە؟ بە پزیشکێکەوە بە هونەری پزیشکیەوە ئێمە مەجموعەیەکین پێکەوە تیامانایە لە هێزی بازووە بەهێزە جەستەیەکی بەهێزی هەیە هەمانە گەنجە بەهێزە هەشمانە پیر و لاواز و پەکەوتەیە بەڵام لەناو ئەمانە چیمان هەیە دکتۆرێکیشمان لەگەڵایە پزیشکێک کە لە چی دەزانێت لەوە دەزانێت کە ئێمە لە ناو زروفێکی ئاوا لە ناو ژینگەیەکی ئاوا چه خواردنێک بخۆین وە چەندی بخۆین بۆ ئەوەی سیحەتمان تەندروستیمان
بە باشی بمێنێتەوە و بەرگەی زروفەکە بگرین. هەڵێ ئەم پزیشکە بەهۆی ئەوەی کە لە کارەکەیدا لە هەمومان زاناترە ئەوە لەو بارودۆخەدا دەبێت لە هەمومان باشتر و زاڵتریش بێت. یعنی لە بارودۆخێکی ئاوا ئەو کاتە دەبێت ئەم پزیشکە لەبەرەوەی لە تەندروستی باش دەزانێت دەبێت هەموو ئەوانی تر چی بکەن؟ گێڕایە لێو بن لە چیە؟ لە مەسەلە پزیشکیەکانە و قسەی ئەم لە قسەی هەمویان زاڵترە. یعنی کەواتە ئەم زاڵە لەسەر هەموو ئەوانی تر. تەمام بەپێی هەر قسەی ئەو تەحلیلی قسەکەی کالیکلیس دەکات. یعنی ئەمە قسەی سوکرات نییە، قسەکانی ئەو دێنێتە ناو تاقیکردنەوە. کالیکلیسیش دەڵێ بەدڵنیاییەوە. اینجا سوکرات دێت ئەوەی پەیوەندی بە هونەری پزیشکیەوە هەیە لەگەڵ بەهێزی جەستەوە هەیە. ئەم دوانە پەیوەندی ئەم دوانە دیاری دەکات. بۆچی؟ بۆ ئەوەی ئەوە ئاشکراکە ئایا ئەوەی زیرەکترە ئەوەی ئەفۆن زاناترە دەبێت بەشی لەوانی تر زیاتر بێن. چونکە ئەو دەڵێ ئەوەی زاناترە زاڵترە و فەرمانڕەوایی ئەوانی تریش دەکات. مادام فەرمانڕەوایەتیشان دەکات کەواتە دەبێت بەشی لە هەمویان زیاتر بێ. جا سوکرات ئێستا ئیش لەسەر ئەوە دەکات ئایا ئەوەی بەهۆی زاناییەکەیەوە لە شتێکی دیاریکراوە دەبێت ئەوانی تر شوێنی ئەو بکەون و ئەم فەرمانڕەوایەتیان بکە ڕابەرایەتیان بکە. ئایا لەبەر ئەوەی کە ئەم ڕابەرایەتیان دەکات دەبێت بەشی لە هەمووانی تر زیاتر بێت لەبەرەوەی زانایە و بۆی زاناییەکەیەوە بۆتە فەرمانڕەوە. تاوان لێرە کالیکلیستە نەحسابی فەرمانڕەوایەتەکەی کردو، حسابی زانایەتەکەی نەکردووە کە لە کاتێکا زانایی ئەم کەسە لەویا ئەو دەکات بەچی؟ ئەو دەکات بە فەرمانڕەوا لە مەسەلە تەندروستیەکانە. یعنی ئەوان تر لە مەوزۆی تەندروستیە خۆیان دەدەنە دەستکێ؟ خۆیان دەدەنە دەست پزیشکەکە. نەخۆش بکەون دەبێت جسمی خۆیان بخەنە بەردەم پزیشکەکە بە کەیفی خۆی. یعنی بە پێ و زانستی هەیەی دەبێت ڕێگەی بدەن کە ئیشی خۆی بکە و چاکی کاتەوە کەسێک. بزانین چی ڕوودەدا لێرە؟ ئایا پزیشکەکە دەبێت لە هەمویان زیاتر بەرێ؟ ڕەوایە؟ ئەمە ڕەوایە لە هەمویان زیاتر بەرێ یا مەوزوعی بەش لەو خۆراکەی کە هەیە بەپی چییە؟ یعنی ئەوە کێیە کە زۆرتری لەو خۆراکە بەردەکەوێت دەبێت زۆرتری بەرکەوێت و ئەوە کێیە دەبێت کەمتری بەرکەوێت؟ ئەگەر بەپی پزیشکی دیاریکەین شتێکە بەپێ ئەگەر لە دەسەڵاتەکەەوە سێریکەین. چونکە لێرە لای کالیکلیس هەر زانینێکیش بۆ چییە؟ خۆی لە خۆیان این نییە، گرنگ نییە، ئەوەیە دەسەڵاتت دەدات یانی دەسەڵاتەکە گرنگە. یعنی وەکەوە وایە کابرا ببێ بە پزیشک بۆەوە ناکات ئەو ئیشەی لەلا گرنگە و دەیەوێت پزیشک بێ بۆ ئەوەی پارەی زۆری دەستکەوێت. مادام من پزیشکم ئیتر بەوەی پزیشکەکەیەوە کە خەڵک پێویستێتی چی بکە؟ قۆڵی خەڵک ببڕێ. یعنی ئەم کاتام ئەمە پزیشک نییە، ئەمە چییە؟ ئەمە لە ڕێگەی پزیشکەکەەوە خەریکی چییە؟ خەریکی قۆڵ بڕینی خەڵکە. ئەڵێ ئایا دەکرێت زۆرترین بەشی خۆراک بۆ خۆی بەرێت پزیشکەکە ینی بە پاساویەوەی لە هەمویان باشترە؟ لەبەرەوەی لە هەمویان زاناترە کەواتە لە هەمویان باشترە. مادام لە هەمویان باشترە کەواتە دەبێت زۆربەی خۆراکەکەی کە هەیە یان هەمویان پێکەوە زۆربەی بۆ خۆی بەرێ. یان دەبێ وەک ڕێبەرێک خۆراکەکە دابەش بکات بە نوێنی کەرێک. ئەی بۆ بەکارێنانی ئەو خۆراکە کە هەر یەکەیان پێویستێتی نابێت تەنها بەشی خۆی وەرگێت و زیاتر لە بەشی خۆی وەرنەگرێت، ینی زیاتر لە خۆی نەخوا لەوەی کە پێویستێتی تا ماندووی نەکات. چونکە کەسێک بۆ نمونە جەستەیەکی بەهێزی هەیە، یەکێکی تریش جەستەیەکی ینی زۆر ماندوو دەبێ و بوزە زۆر سەرف دەکات. حتمما ئەمە پێویستی بە چییە؟ بە خواردنێکی خۆراکێکی زیاترە تا ئەوەی کە کەم دەجوڵێتەوە. لاوازە ئەمەیان پێویستی بە خۆراکێکی کەمترە. ئەگەر ئەو
خۆراکەی کە ئەم کەسە ڕێژەی لێ لە خۆراک کە ئەم کەسە بەهێزە دەیخوا ئەمە بدەین بە لاوازەکە پەکی دەخات نەخۆشی دەخات. ئەگەر هی لاوازەکەش بێنین بۆ بەهێزەکە ئەوە برسی دەکات هەر عینیشت. کەواتە ئەوەی تەحدید دەکات کە کێ زۆر بەرێ و کێ کەم بەرێت ئەوەیە کە بۆ هەمویان تەندروستە بۆ هەمویان باشە. یعنی بۆ لاوازەکە ئەوەندە باشە بۆی کە بەقەدەر لاوازی خۆیەتی ئەو نسبەی کە خۆی پێویستێتی زیاتر لەوە چی دەکات نەخۆشی دەخات. لەبەرەوە پزیشکەکە بە پێی چی بیر لە دابەشکردنەکە دەکاتەوە دابەشکردنی خۆراکەکە بە پێی چی دەڵێت و ئەوەندەت بەردەکەیەوە بەشی دەکات حەسەبە پێویستی کەسەکان. ئەڵێ بزانین دوایەوە دەڵێکی ئەگەر لێرە ئەگەر بێت و پزیشکەکە کەسێکی لاواز بێت و لەناو ئەوانە کەسانێکی تری بەهێزە بێ و کاتە دابەشکردنەکە چی دێت ئەو کاتە پزیشکەکە کەمتری بەردەکەوێت لە کێ لەوانەی کە ئیش دەکەن زۆر ماندوو دەبن بەهێزن وەشتانەگەیان بەهێزانە هەر بۆمانەوەی هەمویان دەیکەن بەڵام لاوازەکان ناتوانن ئەو وزەیە سەرفکەن و وزەیە بەکاربێنن لەبەرەوە وزەیەکی کەم بەکاردێنن و دەبێت خۆراکێکی کەمیش بخۆن ئەوانیتر وزەیەکی زۆر بەکاردێنن خۆراکێکی دەبێت زۆریش بخۆن. لەبەرەوە ئەلێرە پزیشکەکە ئەگەر لاواز بێ کەمتری بەردەکەوێت بەڵام بەهێزەکەیان کە لە هەمویان بەهێزترە و زۆرترین خۆراکی بەرکەوتووە لەوێوە بەری نەکەوتووە کە فەرمان ڕەوایە لەوێوە بەری نەکەوتووە کە زاڵوە بەسەرەوانی ترا یعنی لە زاڵەتێکەوە بەری نەکەوتووە. بۆچی چونکە ئەوەی لێرە حکم دەکا کێیە بەهێزەکەیان نییە تەمان ئەگەر بەهێزەکەیان وایە وا دەردەچوو ئەوانی تر هەموو برسی دەکرد هەموو خۆراکەکەی بۆ خۆی قۆرخ دەکرد بۆەوەی لە ڕێگەی خۆراکەکەەوە ملکەتیان کا بۆ خۆی. بەڵام کاتێ پزیشکەکەی ئەمە ڕوونادا کاتێ پزیشکەکەیە دادوەرانە دابش دەکرێت نەک یەکسان چونکە بە یەکسانی ئەمە دابشکەی هەمویان نەخۆش دەکەون و لە جاتیەوەی تەندروستیان پارێزراو بێ نەخۆش دەکەون. لەبەرەوە دادوەرانە دابشکردنەکەی چییە ئەوەیە کە ئەوەی کە وزەیەکی زۆر سەرف دەکا و کەتە و گەورەیە و ئیشێکی زۆر دەکات دەبێت خواردنی زیاتری بدێت تا ئەوەی کە ئیشانێکی سوک دەکات و وە خۆی بەرامبەر لەوانی بەقەدەر جسمیەتی. ئەلێرەوە سوکراچی ساغ دەکاتەوە ئەوە ساغ دەکاتەوە ئەوەی عاقڵترە لەگەڵ ئەوەشە عاقڵترە و لەگەڵ ئەوەشە لەویە ئەوانی تر لە مەجالێکە تەبەن ئەمەی کە لە پزیشکیە لە مەوزۆی تەندروستیە لەوانی تر هەموو زاناترە هەموو ئەوانی تر دەبێت گوێڕایەڵی ئەم دەکەن بەڵام لەگەڵ ئەوەشە کە هەموو ئەوانی تر گوێڕایەڵی ئەم دەکەن ئەم بەشە زۆرەکە بۆ خۆی نابات. ئەم ئەگەر لاوازترینیان بێ دەبێت چی بکە دەبێت کەمترین بەشی بە خۆی دانێت و دەبێت زۆرترین بەشیش بۆ بەهێزەکە دانێت. بەڵام ئەگەر لێرە هێز حکمکە ئەوە حکم ناکە ئەگەر هێز حکمکە ئەوە بەهێزەکەیان خۆراکە زۆرەکە هەمووی بۆ خۆی دەبا و ئەوەندە دەدا بەوانی تر کە ئیشیان پێ بکە ئەوەندە دەدا بەوانی تر کە بمێنن بۆ ئەوەی ئەم سەیتەرەیان لەسەرکە بۆەوەی ئەم ئەوانی تر لەژێر دەستیار بمێنەوە چونکە چێژ لەم سەیتەرەکردنە دەکات. یعنی وەکو بابەتێک بۆ چێژی چێشکردن لە سوڵتەی خۆی ئەوانی تر دێڵێتەوە و ئەوانە خۆراکیان پێدەدا کە نابێ بەهێز بن نەوەک زاڵ بن بەسەریە بەس دەبێ ئاوا بمێننەوە کە ئەم چێژ لە سوڵتەی خۆی ببینێ کە زاڵە بەسەرەوانە. بەڵام پزیشکەکە دابشبوونەکە بە نسبەتی خۆراکەکەەوە جۆرێکی ترە. ئەڵێ گەروارێک بکەوتایە ئەو لە هەمویان لاوازتر بێ باشە کالی کلیسە و کاتە باشتر وان نەبوو کە لەوانەی تر بەشەکەی کەمتر بێ. ئەی ئازیزم ئەمە وان نییە کالی کلیس دەڵێ تووڕە دەبێت چونکە فعلەن شتەکەی بۆ ڕۆشن کردوەوە لێک دژەکەی دیاری کردووە کە ئەوەی فەرمان ڕەوایە یان ئەوە ناکە دەبێت زۆرترین بۆ ئەو بێت. ئەڵێ توار باسی خۆراک و خواردنەوە و پزیشک و شتانێکی ئاوا پڕپوش دەکەیت منیش باسی شتێکی تر دەکەم
ئەم چی ئەم شتە پرپوچانە پێڵاو دروک و نازانم پزیشک و نازانم ئەم شتانە دەیانێنیتەوە تەمان مۆزوعەکەش مۆزوعی سوکرات پزیشکەکە نییە مۆزوعەکە ئەوەیە ئەوەی زاناترە بەس نمونونەکەی هێناوەتەوە بۆ ئەوەی کالیکلیس تێ بگا ئەوەی زاناترە لە مەجالەکەی خۆیان ڕێبەرایەتی دەکا بەهۆی ڕێبەرایەتیکردنەکەیەوە بۆی ئەوەی زانایە زۆرترین بەش بەخۆی نابە چونکە بەپێی زانینەکەی ڕێگەی لێ دەگرێت زۆرترین بەش بەخۆی بەرێ و بەپێی زانینەکەی کە خواردنەکە تەوزیع دەکا ئەوەی کە هەیە تەوزیعی دەکا بە جۆرێکی تر تەوزیع دەکا کە ئەگەر خۆی لە حاڵەتی لاوازیا بێ بۆن لە مۆزۆی خۆراک و تەندروستیەکە ئەوە کەمترین بەشی بەردەکەوێت ئەویش دەڵێ دەزانێ مۆزوعەکەی شڵەقاوە دەڵێ تر خۆی تۆڕە دەکا دەڵێ ئەمە چی ئەم شتە پرۆپوچانە باسی دەکەیت جارێ باسی پزیشک و جارێ باسی دوکاندار و جارێ باسی نازانم چی وە ئەم شتانە دێنیت و سوکراتیش دەڵێ باسی هەر شتێک بکەم ئەوە گرنگ نییە ئەی تۆ باشترینت بەوە دانەنا کە لە هەمووان زاناتر بێ بە بەڵێ یا بەنەخێر وەڵام دەرەوە بە دڵنیاییەوە زاناترینیان باشترینیان یا دێ زاناترینیان باشترینیان بێت کاری کلی زۆری بەرناکەوێت ئەوە تا لە پزیشکەکە زاناترینە لە لەوانی تر سوکرات ئەی هەر تۆ نەدوت دەبێ ئەوەی باشینە بەشە زۆرەکە بۆەوە بێت کالیکلیس بەڵام لە خۆراک و خواردنەوەنا سوکرات تێگەیشتم باشە باسی جلوبەرگ باسی جلوبەرگ بکەیت باشە ئەوەی کە لە دروستکردنی جلوبەرگدا باشترینە ینی باشترین جل درووە جل دەدورێ دەبێت زۆرترین و گەورەترین جلوبەرگەکانی هەبێت و بە باشترینی شیانەوە بگەڕێت ئەوەی کە جل دەدورێ ینی دەبێت هاچی جلی زۆری هەبێت هەرچی ئەو جلانەی کە دووسیان دەکات زۆرینەی بۆ خۆی بێ بۆ وانی تر کەم بێت وە بە جوانترین و بە گەورەترین جلیشەوە بگەڕێیانی چونکە گەورەیان چی ینی چونکە شتەکە چەندیە بە پێ کەسەکە نییە بە پێ کافەی کەسەکە دەبێت زۆرترین قماش بەکاربێنێ بۆ لەجلەکانی خۆیان کالکلیسی ژەوەندەیتە تووڕە دەبێڵە کەوتیتە باسی جلوبەرگیش سوکراتیش دەڵێ دەی باشە بۆ باسی نەکەین پێڵاو نەکەین پێڵاو درو ئەی بۆ کەوش دەبێت باشترینی کەوش سازەکان کە لە هەموو ئەوانەی تر زیرەکترە زۆرترین کەوشی هەبێت یا بە گەورەترین کەوشەوە توشۆ بکە یا دەبێت بە پیپی هەر کەسێک کەوشەکان دروستکات ئەگەر پێی خۆی بچووک بوو دەبێت پێڵاوەکەشی بچووک بێت کالیکلیس باشە چی داوە لە کەوش و پێڵاوە ئەم شتانە تۆر قسەی پرۆپوش دەکەیت سوکرات باشە گەر تۆ حەز بە باسکردنی ئەو شتانە ناکەی خۆ دەکرێت حەز بە باسکردنی جوتیاران بکەیت بۆ نمونە جوتیارێکە لە هەموو ئەوانی تر شارەزاترە لە کاروباری کوشت و کاڵدا باشە ئەو جوتیارەش بە پێی قسەی تۆ بێ مادام باشترینە ئەوە دەبێت زۆرترین بەروبووم بۆ خۆی بەرێت لەوەی کە دروستی دەکا بەروبوومەکە زۆرترینی بۆ خۆی هەڵگرێ فەرزەن باخێکی سێوی ناشتووە سێ چارەکی بۆ خۆی هەڵی گرێ و خۆی بەکاری بێنێ زۆرترینی بۆ خۆی بەرێت و زۆرترین ڕێژەی بەروبوومیش کە لە کێڵگەکانی خۆیدا بەرهەمێناوە بەکاریان بێنێ سوکرات تۆ هەمیشە هەمان شت دووپات دەکەیتەوە وەفعلەن هەمان شت دووپات دەکاتەوە بەس ئەو شتە لە ناو شتانێکات دووپاتی دەکاتەوە کە خۆیان دووپات نابنەوە بۆ نمونە جوتیار ئەم باسی جوتیار دەکات باسکردنی جوتیار باسکردنی پزیشک نییە باسکردنی پێڵاودرو نییە بەڵام هەموو ئەمانە لە چیا یەکن لە بنەمایەکە یەکن وەفعلەن ئەو بنەمایە دەبێت دایمە چی بێت سابت بێ هەر خۆی بێت ئەم بنەمایە لێرە جێبەجێت کرد دەبێت لە شوێنێکی تریش جێبەجێت کرد هەر ئەماشت بێوەنا بنەمانیە یعنی لای فەیلسوف بنەماکە جێگیرە و ئەم بنەمایە یاسا گشتیە بۆ هەموو ئەوانی تر دروستە بەڵام لای سۆفستایی بنەماکە چییە؟ بنەماکە جێگیر نییە هەر جاری شتێک دەکا بە بنەما پێشتر هێزی کرد بە بنەما ئێستا هێزەکەی گۆڕی بە بزانین بۆیە سوکرات دەڵێ
ئەڵە سوکرات تۆ هەمیشە ئەمان شت دووپات دەکەیتەوە یعنی لە هەر مناقەشەیەکار ئەم نمونانە دێنیتەوە پێڵا و درو و پزیشک و نازانم وەفعلەن سوکرات بۆ لە باسەکانیان ئەم نمونانە دێنێتەوە سوکراتیش دەڵێ کالیکلیس هەر ئامان شت دووپات ناکەمەوە بەڵکو هەمان مەبەستیش دووپات دەکەمەوە ئەوەنێ دەڵێن قسەکانی هیچ نییە هەر دووبارەی دەکاتەوە دەیەوێت لێرەوە ئەو هینایانی وەکو بڵێ ئەو وێنە ناشیرینە لە ڕێگەی ئەوەوە دروستکە بۆی تۆ هەر یەک قسە دەزانی بکەی هەر ئەو قسەیە ناویش ناڵێ من هەر قسەیە ناکەم دەڵێ بەڵێ من هەر ئەمان قسە دەکەم و هەمان مەوزوعیش هەمان مەبەستیش دەگەیەنم وەفعلەن ئەو لە ڕێگەی ئەو نمونانەوە چی دەکات نمونونەکانی جیاوازە بەڵام هەمان مەبەست دەگەیەنێ ئەویش چیە ئەوەیە کە زاناترینە باشترینیانە بەڵام باشترین لەوەی کە بەرهەم دێت بەو زانینە لە ڕاستیە باشترین زۆرترینی بەرناکەوێت لەبەرەوەی لە هەمویان باشترن لە ڕووی مڵکەوە نابێت زۆرترینی هەبێت بەڵام نابێت یەکسانیش بێ وەکو فکرەی کە پێشتر باسی دەکەم ئەوەی کە کالیکلیس دەڵێ ئەمە مۆزۆی یەکسانی هی لاوازەکانە دووسیان کردووە بۆی بەهێزەکان نێڵن بەهێز بن لێرە مۆزۆی یەکسانی سێرکەن فکرە یەکسانی وجودی نییە نە فکرەکەی یەکسانیە نە ئەوی تریشە نە نایەکسانیە لێرە شتێکی تر لە ئارایە بنەمایەکی تر هەیە بۆ دابشکردنی ئەوەی کە هەیە ئەو بوو من لە وانەکانی پێشوتم ئەوەی کە بنەمای یەکسانی لەگەڵ بنەمای ئەوی ترا و بنەمایی هێز هەردووکیان یەکشتم ینی هەردووکیان بنەمای هێزە هەم یەکسانکردنەکە و هەم ئەمی تریش بەس لێرە سوکرات بنەمایەکی تر بۆ دابشکردنی ئەوەی کە هەیە تەرح دەکا کە نە یەکسانکردنەکەیە نە نایەکسانیەکەشە سوکرات باشە تۆ ناتەوێت دوا جار ئەوەم پێ بڵێ لە چ کاروبارێکدا بەهێزتر و زاناتر بووین ئەوە زۆرترین بەشمان لەوانی تر دەبێ باشە تۆ نەخۆت قسە دەکەیت و نە پێشنیاریش قبول دەکەیت ینی تۆ خۆت نایە شتەکان باسکەی و ئەو تەرحەیەتە بیکەیت من یارمەتیشت دەدەم تەرحەکە بکەیت پێشنیارە بۆ دەکەم کەچی نە پێشنیارەکەی من قبول دەکەی نەخۆشت لەم بارەیەوە هیچ دەڵێیت لەبەر ئەوە تۆ دەبێت قسێ بکەیت دەبێت پێم بڵێ ئێستا مادام لەوانە ڕازینیت زاناترین لە مەجای پزیشکی و جوتیاری و فلان و فیسارە زاناترین باشترینە ئەی لە چ مەجالێکە باسی ئەوم بۆ بکە ئەو کەسەی کە زانایە و باشترینە و زاڵترینە و دەبێت بەش لە هەمویان زیاتر بەرێ لە چ مەجالێکایە تەمانەوە لە دوای ئەمە دێتە سەر مۆزۆی ئەوەی کە لە مۆزۆی سیاسەتایە ئەمە لە مۆزۆی فەرمانڕەوایی و سیاست و ئەوانایە من باسی ئەم مەجالە دەکەم ینی بۆ مانایە سیاسیەکان کە فەرمانڕەوایی دەگرنە دەست ئەوانە دەبێت زۆرترین مڵک کەی ئەو خەڵکەیە بۆ خۆیانی بەرن و حەقی خۆیانە ئەو مڵکەیان هەبێت